زۆرن ئەو کەسانەی بە بیانووی دەستنەکەوتنی کار باشووری کوردستان جێدێڵن. بە پێچەوانەشەوە ڕۆژانە دەستی کاری بیانی و هاونیشتیمانیانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کارکردن دێنە باشووری کوردستان. ئەو پیاوە لەم هابادەوە هاتۆتە سۆران و خاوەن بڕوانامەی زانکۆیە، بەڵام سەرقاڵی دروستکردنی نانە و بە پیشەکەشی هەلیکاری بۆ خوشک و هاوژینەکەشی ڕەخساندووە. 9 مانگەم هاتووم لەگەڵ خێزانەکەم لێرە کاری فڕنی دەکەم. الحەمدوللا وازشم زۆر باشە، زۆر ڕازێ. کار هەیە بەڵێ ئەمە لە ڕۆژهەڵاتە هاتوون لێرە کارە دەکەین. ڕێکار نییە، کار هەیە گە بتوانانی کارە بکەین. ئەو کەسانەی لە ڕێگەی سنوورەکانی ڕۆژهەڵاتەوە دێنە باشووری کوردستان بە کار و کاسبی جیاجیاوە سەرقاڵ دەبن. ئەوان دەڵێن مەرز نییە ئەو کارەی تۆ حەزت لێیە سەرەتا بەو دەست پێ بکەیت، بەڵکو کارە سەرەتاییەکانە لە ئامانجەکانت نزیک دەکاتەوە. کابراگەیشی پێ بکرێ هەیە وەڵڵا ئیش هەیە، وردە وردە کابراکاری بجوڵێتەوە کار هەر دەبێت کار هەیە ئیش هەیە. عامل لای پیران شاری هاتوین قوماش و پارچەوشی دەفرۆشین هەیە لەعاملای. پیشەگەر و کاسبکاران لە هەردوو ڕەگەزن. هۆکاری سەرەکی جێهێشتنی نیشتیمانی خۆیان و کاسبی کردنیان لە شوێنێکی دیکە نزمی دراوەکەیانە بەرامبەر بەو دراوەی لە دەست حەقەکەیان وەریدەگرن. بەڵام بە بەراورد لەگەڵ هاونیشتیمانیانی باشووری کوردستان شوێن و جێگای کارکردنیان بە نرخێکی زیاتر دەست دەکەوێت. خەڵکی شنوێمە تقریبان 7 ساڵە لێرە کاری دەکەم، باشیش بۆ تا ئێستا، ینی زۆر باش بووە. کرێکەن وڵا زۆرە، ینی وەچی ئێمە دەگرین بەمە کەیرانینە زیاتر دەن تا ئەوان دیکە، ینی لەوانەیە کرێ من 300 بێ عێراقیەک دەگرێت بە 200,000. بەپێی ئامارەکانی نیشنگە و پاسپۆرتی سۆران لە ساڵی ڕابردوو زیاتر لە 6,000 کەسی هەڵگری ڕەگەزنامەی ئێرانی بۆ کارکردن هاتوونەتە ناوچەکە و تا ئێستاش ڕۆژانە زیاتر لە 10 کەس بۆ هەمان مەبەست ڕوو لەو دەڤەرە دەکەن و ئەم ساڵیش نزیکەی 3,000 کەس داوای کارتی نیشتە جێبوونیان کردووە بۆ کارکردن لەو سنوورە. ڕۆژانە ژمارەیەک هاونیشتیمانی دوای دۆزینەوەی دەرچەیەک بەرەو هەندەران بەڕێدەکەون. بە پێچەوانەشەوە ڕۆژانە ژمارەیەک لە دەستی کاری بیانی و هاونیشتیمانیانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە داوای کارتی نیشینگە دەکەن. بەختیار قادر ڕوودا و سۆران.